بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵخێکی دیکەی بەرنامەی گفتوگوهاتمەوە خزمەتیەوە یازوو خۆشەویست بەڕێزان لە چەند مانگی ڕابردوودا وەک دەبینین کە لە میدیاکاندا باز دەکرێت ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشان کردووە بە هەموو جۆرەکانی تاوانەوە. زۆر جار کە باس لە تاوان دەکرێت ڕاستەوخۆ باس لە میدیا دەکرێت. ئایا تا چەند میدیای ئێمە میدیاکی تەندروست بە ئاراستەیەوەی کە تاوان لە هەرێمی کوردستان و لە کۆمەڵگەی ئێمەدا دوور بخاتەوە بەر لەوەی کە دەستی تاوان بگاتە ناو کۆمەڵگە؟ ئایا ئەم هۆکارانە چین کە وا لە تاک دەکا کە بیر لە تاوان بکاتەوە؟ هەروەها کۆمەڵێک ڕێکخراوە کۆمەڵێک دەستگا و ئۆرگانی حکومی و ئۆرگانی ناحکومی هەند کار لەسەر کەمکردنەوەی تاوان و نەیەشتنی تاوان دەکەن لە هەرێمی کوردستان. لە ناویاندا ئەو ڕێکخراوانەی کە کار لەسەرەوە دەکەن کە پرسە کۆمەڵاتیەکان و کللتور و بەها کۆمەڵاتیەکانی کۆمەڵگەی ئێمە وەکو خوان بمێنەوە لانی ئیجابیەکانیان دائیمان گەشان پێ بدرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە زۆر پرسی دیکە میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر سامان فەوزی مامۆستای زانکۆمان کردو، هەروەها لەگەڵ بەڕێز مقەدەم هیواکەریم وتەبێژی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی خێزان. بەخێربن. دکتۆر گیان بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم لە پرسی میدیا زۆر جار کە باس لە پرسی تاوان دەکرێت، بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە هەر کۆمەڵگەیەکدا بە تایبەتی ئەم کۆمەلگانی ئێستادا ڕاستەوخۆ باس لە میدیا دەکرێت، باس لە ڕاگەیاندن دەکرێت کە ڕۆڵێکی ئەرێنی لەو کۆمەڵگەیەدا نەجێراوە. بەگشتی ئەرک و مەهامی میدیا لە هەر کۆمەڵگەیەکدا چییە؟ سەرتا سپاس بۆیەوە بۆ ڕەخسانی و دەرفەتە ڕێز و سڵاو بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. بێگومان مەسلەی تاوان یا باڵێن دیاردەی تاوان بابەتێکە کە میدیا زۆر گرنگی پێدا لەبەرەوەی بەهای هەواڵی هەیە و خەڵکانێکی زۆر حەز بە بیستنی ئەو هەواڵە نەدەکەن و لەبەرەوەی غرابەی تێدا هەیە واتە سیر و سەمەری لەناو هەواڵەکانە هەیە و جۆرە عونفیتیایە تونوتیژی کە ئەمە بۆ خۆی لە ڕووی سایکۆلۆژیەوە وەرگر حەز لە بیستنی دەکات. بەڵام گرنگەوەیە کە تۆ وەکو میدیاکار چی دەبەخشێ بە وەرگر واتە چی بڵاو دەکاتەوە. میدیاکار ئەرکی ئەوە نییە یا میدیاکان ئەرکانەوە نییە بینەری زۆر بۆ خۆیان ڕاکێشن یا خۆ تەنها خوێنەر بۆ ڕۆژنامەکانیان زیاب بکەن بگرە ئەرکێکی سەرەکیان لە سەرشانە ئەویژەوەیە پێکانی بەرژۆندی گشتی بە دیانانی بەرژۆندی گشتیە. بۆیە میدیاکار لە زۆر کۆمەلگادا بە چاوێکی زۆر گەورەوە سێرەکرێت وەکو پیشەیەکی ئاسایی نیە وەگەر پیشەیەکی دیکە چۆن لە کۆمەلگای ئێمەدا پێشمەرگە بە چاوێکی جیاواز لە هەر پیشەیەکی دیکە سێرەکرێ ئاوهاش میدیاکار بە چاوی گەورەتر لە پیشەکانی کە بۆیە سەبارەت بەوەی کە ئەرکی چیە بێگومان ئەرکی ئەوەیە کە وەکو هەواڵ بیبازێتەوە بەڵام بێگومان تاوان دیاردەیەکە کۆمەڵێک شت دەور ئەبینێ لەسەر ڕوودانی و تەنها باڵێن دیاردەیەکی باڵێن قانونی نییە لە هەمان کاتە دیاردەیەکی دەرونیە کۆمەڵایەتیە ئابوووریە تاوەکو دواتر. بۆیە لە ڕووی ڕاگەیانەکان ئەگەوریای خۆیان نەبن هەندێک جار بە نامە بەست دەبنە هۆی زیادکردنی ئەو دیاردەیە لە ڕێگەی ئەوەی کە تۆ پاساو بۆ تاوانبارەکە دابنیت بۆ نەدەکاتی بڵاوکردن هەواڵەکە پاسایی بۆ بدۆزیتەوە یا تاوانبارەکە بکەی بە پاڵەوان یا خۆت بە شێوازێ پیشانی بی کە کەسانێکی دیکە مرد منداڵ گەنجان چاوی لێ بکەن بۆ دووبارەکردنەوەی و کۆمەڵێک باڵێن شێوازی دیکە هەیە کە لەو کۆمەلگانەی کە میدیاکان زۆر گرنگیان داوە بە هەواڵەکانی تاوان دەبینین ڕێژەی تاوان زیادی کردووە. یەکێک لە سیفاتەکانی ڕۆژنامەی زرد کە دەڵێم ڕۆژنامەی زرد مەبەستم لە ڕەنگەکەی نییە بەو ڕۆژنامەیە کە ئیژەکان لەسەر وروژاندن بابەتی ژیانی تایبەت و باڵێن سێکس و شتەکانی دیکە بڵاوکاتەوە یەکە لەو ڕێگەزانێک کە پێی دەناسرێتەوە بڵاوکردنەوەی زۆری هەواڵەکانی تاوانە. ڕۆژنامەی زەرد بەرەستان ئاماژەتان پێکرد هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی تونوتیژی کۆمەڵاتی؟ بێگومانە ڕۆژگە وەکو بەرەستان ئاماژەتان پێکرد ئیش لەسەر لەهانی وروژاندن دەکات. ڕۆژنامەی زرد بە ڕۆژنامەیەکی فڕۆشتاڵ دانانرێت ڕۆژنامەیەکە کە مەبەست لێ قازانجە و ئێمە ڕۆکو باسمان کرد مەبەست لە پیشەی میدیایی قازانج نییە. ڕاست هەر کەسێتیا ئیشەکە
پیشەیەکە و بژێویەکە و ڕۆژنامەنووس بە پێ و تەصنیفێکە نیقابە بێ کردووە تەصنیفی ڕۆژنامەنووسی کارە و کەسەیە کە بژێوی دەسەر کاری ڕۆژنامەگەری میدیاییە بەڵام نا ئەدەبێ هەمیشە ئەوەی لە پێشچاوبێت کە بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆیەتی پێش بەرژەوەندی حیزبیە پێش بەرژەوەندی سیاسیە هەمیشە دەوترێت ڕۆژنامەگەری بریتێ لە پیشەی گەڕان بە دوای سەرێشەدا سەرێشە بۆ بەدیانانی بەرژەوەندی گشتی بەڵام ڕۆژنامەی زەرد کار ناکا بۆ بەرژەوەندی گشتی. دکتۆر سامان بەگشتی میدیا لە هەرێمی کوردستان دیارە کۆمەڵک پرەنسیپ و کۆمەڵک بنەمای بنەڕەتی خۆی هەیە وە زانستێکە و ئەکادیمیان لە ناوەندەکانی زانکۆدا دەخوێندرێت تا چەند میدیاکانی هەرێمی کوردستان بە میدیای ئەهلی وە ئەو میدیانەی کە پاڵپشتی دەکرێن لەلایەن لایەنەکانەوە لە چوارچێوەی پرەنسیپ و بنەما میدیایەکاندا کار دەکەن. بەڵێ ئەگەر باڵێن میدیا لە کوردستاندا پێش چەند ڕۆژێک بەر لە ئێستا یادی 120 ساڵەی 121 ساڵەی دامەزرانی یەکەم ڕۆژنامەی کوردی کرایەوە ئەگەرچی لە ڕووی باڵێن تەکنۆلۆژیا و کاریگەریەوە پێشکەوتەوەم بەڵام لە ڕووی پێوەرە نێودەوڵەتیەکانی کارکردنەوە لە ڕووی بنەماکانی ئیتیکەوە پێش نەکەوتم بۆیە سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیارەی بەڕێزە هێشتان پێشێلکاری زەق هەیە لە میدیای کوردیدا هێشتان میدیای کوردی زۆری ماوە پێ بترێت میدیایەکی پرۆفشناڵ بەڵێ ڕاستە لێرە و لەوێ میدیاکاری باشمان هەیە میدیاکارێکمان هەیە میدیاکاری پرۆفشناڵم بەڵام ئەوانەیە کە پرۆفشناڵن ژمارەیان لە پەنجەکانی دوو دەستێپەر ناکە بۆیە هێشتا میدیاکارێک هەیە ئیژەکە لەسەر ناوبانگ دەرکردنی خۆی پێش بەرژەوەندی گشتی ئیژەکە بۆ با بڵێن پیاکردنی بینەرێکی زۆر لەسەر حسابی بەرژەوەندی گشتی کە ئەمانە پێشەرکاری زەقن بەداخەوە هێشتان ئامارەکان هێشتان ژمارەکان پێمان دەڵێ کە بارودۆخی میدیای کوردی لە ئاستێکی تەندروستانیە. دواتر دێنە سەر باسی میدیای تازە سۆشیال میدیا ئەو بابەتانی دیکە کە تا چەند پێوەریان بۆ دانراون کاگ مقدم هیوا دێمە لای بەڕێستان زۆرترین ئەو تاوانانی کە لە ئێستادا لەمڕۆدا دیارن کام جۆر تاوانن ئەوانن کە هاوڵاتی بەهۆی میدیاوە یاخود بەهۆی نەزانیەوە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای تازە تووشیان دەبن یاخود تاوانە باوەکانن کە لە پێشتریشدا لە ساڵانی ڕابردووشدا ڕۆیان داوە. خۆی بەشێکی ئەو تاوانانی کە ئەمڕۆ بەرەبەراتەکانی ئێمە و بەرەبەراتی پۆلیسیش ڕوبەڕوویە بێتەوە بەشێکی ئەو تاوانە دووبارانە و تاوانە کۆرانن. وەڵام ئێمە ناکە کوی هەموو تاوانە خەنە ئەستۆی میدیا چونکە میدیا بەرپرس نییە لەو تاوانە چونکە میدیاش بە دیوێکی خۆی دەرهاوشتی ئەم ژینگەیە کە ئەمڕۆ هەم کۆمەڵگەش بەدەستەوە دەناڵێنێ بۆیە میدیا لە میدیا لەناو ئەم ژینگەیە بتەوێت میدیایەکی تەندروستێ بێگومانە. ئەو تاوانانی کە ئەمڕۆ بە تایبەتی بەشێکی زۆری ئەوانەی کە ئەمڕۆ ئێمە لەو پانێڵە قسەش لەسەر کرا بەداخەوە هەندێک جار ئەو تاوانانەوە لێکە کە کەسەکان بتوانن ڕێگاکانی ئەوە ئەنجامدانی ئەو تاوانە بگرنە بەر یاخود بتوانن تاوانەکان بە دیوێکی کێ ئەنجام بدرێتەوە. بۆیە میدیا بەلایەن لایەنەکان بەرپرسە ناڵێن هەموو ئەستەم و بەرپرسەرگا کەوتە ئەستۆی میدیا چونکە بەڕاستی تەنها میدیانە لە وڵاتە ئەو ژینگەی تویتای ئاژی ئەو بارە ئابووری تویتای ئاژی ئەو وەزع سیاسی کە هەیە ئەمڕۆ ئەم هەموو بەرپرسە لە دروستبوونی ئەو فەوزایە بە تایبەتی ئەوەی کە ئێمە قسەمان کە لەسەر ئێمە لە قسەکردن لەسەر شتێکی مەحدود پرسە کۆمەڵایەتی و خێزانەکان ئێمە ناتوانین لەسەر کۆی کێشە تاوانەکان چونکە ئەوانە میدیا بخۆی ئازادە لەسەر بابەتی قسە بکات بەڵام لە کێشە خێزانەکان بۆیە دەستبردن بۆ مەسائلی خێزان بە تایبەتی میدیاکان ئەبێ ئەوە لەبەر چاوگرێ هەموو کوڕکوچی ئەم کۆمەلگایە لە خێزانێکەوە هاتووە. بەڵام کاگ مقدم هیوا زۆر زار باز دەکرێت کە میدیا ڕاستەوخۆ چووەتە ناو هەموو ماڵێکەوە لە ناو هەموو خێزانێکدا ڕۆڵێکی تایبەتی خۆی بینیوە بە تایبەت لە دۆبلاشکردنی هەندێک موسەلسەلاتی وڵاتانی ناوچەیی کە لەگەڵ کەلتور و دابوونەریتەکانی ئێمەدا یەک ناگرنەوە ئەمانە ڕاستەوخۆ کاریگەریان کردووە جاری وا هەیە گەنجێک کارزەکارێکی ئێمە دەیەوێت ڕاستەوخۆ لاساییەکی ئەم موسەلسەلاتانە بکاتەوە و کاردانەوەی شیرێ دەکەوێتەوە لەگەڵ کۆمەلگەی ئێمەدا قبوڵ ناکرێت. لێرەوە ناتوانین بڵین کە ڕۆڵی خراپی میدیا هەیە لەسەر ئەم پرسانە. میدیا ڕۆڵی خراپی هەیە ئەمە قسەیمان لەسەر ئەو نییە کە میدیا ڕۆڵی خراپی نییە میدیا ڕۆڵی خراپی هەیە تۆ بێگومان کاتێک ئەفلامێکینیت بۆ 300 هەڵقە بەخشەکردنا هەموو خێزانەکانەوە لە کاتە ولا هەنێک کاتەکە بەتایبەتی ئەو کاتە حساسانی کە زۆرترین ئەندامانی خێزان کۆمەندو لە بەردەم شاشەیەەکە بێگومان نەتیجەی خراپی بێت و ئەگە ئاماری دادگاکان وەرگری لە زیاد بوون ڕێژێت تەلاق ئەگە پەیوەندی هاوسەریەکان وەرگری دەبی کێشەکان وەرگری دەبینی ئەم بۆ خۆی بەڵگەی لەسەر بەڵێ میدیا دەوری هەبووە بەڵام بەدیوە ئیجابیەکە دەورێکی
باش نەبوو بەڵام بەدیوە سلبیەکە دەوری هەبوو بێگومان میدیا نەیتوانیوە ینی عاملێکی باش بێ وەکو پێویستە چاسەکردن کێشە خێزانەکانە خۆ دەیتوانی میدیا بەدیوەکەی کە عاملێکی باش بتوانێت ئەو کێشە خێزانانە ئەمڕۆ لە کوردستان هەیە بتوانین دەورێکی باش ببینێ و ئەو کێشە خێزانانە چارەسەکە بەڵام بەداخەوە تاکو ئێستاکە ئەو میدیا پرۆفشنال و دوکتۆر ئاماژەی پێدا ئەو میدیا پرۆفشنال لە کوردستانە نییە و نەش بە تاکو ئێستاکە ئەگە بتوان لە موداشتێکی بەهێ باشترە. دکتۆر سامان کاک مخەدەم هیوا باسی لەوە کرد کە میدیا بەلانی سلبیەکەدا زیاتر ڕۆڵی بینیوە. هۆکار چیە میدیای کوردی لەمڕۆدا کە تەکنۆلۆژیاکی زۆر باشی لە پشتەوە تاقەیەکی معنەوی باشی لە بەردەستدا بەلانی سلبی بۆ سەر کۆمەلگەی خۆی دەشکێتەوە نەوەک ڕێڕەوێکی جوان و ئاراستەیەکی جوانیشانی تاک بدات. کۆمەڵی هۆکار دەورە بینێ یەکێ لە هۆکارانە پەیوەندیدارە بە کۆنی و تازەی ئەم کارە ئەو پیشەیە کە بە شوازێکی بەربڵاو ڕاستە مێژوەکەی 120 ساڵە لە باڵێن ڕۆژنامەگەری کوردی میدیای کوردی بەڵام لە دوای ڕاپەڕینەوە قۆناغێکی تازەیە و چەندین کەناڵ و ژمارێکی زۆر ڕۆژنامە گۆڤار و تەلەڤیزیۆن ئێستاکە هەیە و ڕادیۆکان بە هەمان شێوە بەڵام هێشتان لە چاو مێژوو ئەو مێژووی وڵاتانی کە هێشتان کەمە خاڵێکی کەمی ئەو ڕەخنانە ئەو چاودێری کە لەسەر میدیادا هەیە میدیاکار هەمیشە ئێمە سەرنجی ئەومان داوە چاودێرە بەسەر هەموو دەسەڵاتەکانی کەوە بەڵام کاتێک وە ڕەخنەش دەگرێت بەسەر هەموو دەسەڵاتەکانی کەوە لە گەورەترین پۆستی حکومی و هەرێمە تا دەگاتە هەموو دەستگاکانی دیکە و دادگا و بزانکۆ و تاوکو دواتر بەڵام کاتێک کە ڕەخنەیەکیان لێ دەگیرێت لە کۆڕێکەبوونەیەکە دەبینین تاقبولی ئەوە ناکەم پێیان وایە هالەیەکیان لە دەورایە هەندێک جار هەندێک لە میدیاکاران بێگومان قسەمان لەسەر هەندێکە هالەیەکان لە ئیتر بەس ئەو بۆ ئەوە کراوە ڕەخنە بگرێت کەس نابێت ڕەخنە لەوەگرێت کامەشکارێکی هەڵەیە هەمیشە تۆ ڕەخنە دەگری بەڵام کەسانێکی کەشەیە کە پسپۆڕن لەو بوارەیە لە بواری کۆمەڵاتی لە بواری دەروناسی لە بواری ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی هەڵسەنگاندن دەتوانێت بۆ تۆ بکە و بەراوردی بکە بە کاری تۆ لەگەڵ کاری وڵاتە پێشکەوتوەکان بزانێ هەڵەو کەم کوڕەکانی چییە ئەمە بەشێکە لەوە کارە هۆکاری کەش بێگومان دەگەڕێتەوە بۆەوەی کە بەشی زۆری میدیا کە دەڵێن میدیا بێگومان سەتا سەرونەوە تو پێنجی میدیا حیزبیەکانم وە پاڵنەری حیزبی جیاوازە لەگە پاڵنەری میدیای پرۆفیشنال لەبەرەوەی ڕاستە زۆر جار دەوێترێکە بەرژەوەندی کۆمەلگا بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی حیزبە بەڵام بەواقع بەرژەوەندی حیزبیەکان لە پراکتیکە حیزبەکان بەرژەوەندی خۆیان پێش دەخەن لە پێش بەرژەوەندیەکانی کە بۆ زیاتر دروستکردنی بینەر بۆ خۆیان و دوجار ئەو هەواڵانەی کە بڵاوکەن و کاریگەری لەسەو عەدەدە زۆری بینەر هەبێ هەندێک جار هەواڵی مشەوە بڵاوکەنەوە بەبێ ڕەچاوکردنی دکتۆر لە بواری میدیادا ئەم کەم و کوڕی کە لە میدیاکاران وەنە لە ناوەندە میدیایەکان دەبیندرێت تیۆریەک واقعێکی هێناوەتە بوون ئەوی شەوەیە کە لە ئێسادا باس لە دروستکردنی دەسەڵاتی پێنجەم دەکرێت هۆکارەکەی ئەو کەم و کورتەیە کە لە بواری میدیاکاران و میدیادا هەیە حتمیەتی پێویستبوونی دەسەڵاتی پێنجەمی هێناوەتە ئاراوە کە ڕقابەیەک بێ بەسەر دەسەڵاتی چوارەم بەسەر میدیاشدا بەڵێ بێگومان تۆ هەموو کەسێک بە جۆرە لە جۆرەکان بۆی سلوکی ڕێکا ڕفتاری ڕێکا پێویستی بە چەند پاڵنەرێک یان چەند ڕقیبێک هەیە ئیتر کەسانێکان بۆ نوێ ڕقیب لە ڕقیب بۆ نوێ خوا لەلایەن ڕقیبە بۆی ڕفتارەکانیان هەڵێ و کەم کوڕیتیان دەبێ هیوا هەیە لە ترسی کۆمەلگا هەوڵەیە ڕفتارەکانی ڕێکبێ هیوایە لە ترسی قانون و هیوا هەیە لە ترسی باڵێن ویژدانی خۆی بنەمە ئاخلاقەکار کەسێک بە جۆرێک ئێمە میدیاکار بێگومان ئەوش پێویستی بە ڕقیبێکە هەندێک جار کاتێک کە دادگا کاتێک کە یاسا دەستی بۆ بردووە ئیتر بەیاننامەی بۆ دەرکراوە وەکو پاڵەوان ناوزەت کراوە ئەو میدیاکارەکە لە کاتێک کە لەوانەیە تاوانێکی کردوێ میدیاکاریش وەگەر مرۆڤێککە قابلیەوەی تاوانکە و ناوزڕاندن جۆرێکە لە جۆرەکانی تاوان کە لە یاسای ڕۆژنامەسی لە یاسای سزادانیش هاتووە بۆیە بێگومان و قسەی بەڕێزە زۆر ڕاستە پێویست بۆ دەکا کە نەک دەسەڵاتی پێنجەم بۆی هەڵەی میدیاوە دروست ببێ بەڵکو حتمێتێک دروستیەکە دەسەڵاتی پێنجەم کە دەسەڵاتی ڕێکخراوە مەدەنیەکانە کاریگەری ڕێکخراوە مەدەنیەکانە کە هەندێک جا ئەو ڕێکخراوانە بتوانن تەقیمێ بۆ دەسەڵاتی چوارەم و بە دەسەڵاتەکانی کەش بکەن دەست خۆش بێ کاک مخەدەم هیوا زۆرترین ئەو تاوانانێکی ئێستا لە سەردەمی ئێستادا ڕۆژانە دووبارە دەبنەوە خۆیان لە کام فۆرمەدا دەبینەوە بە تایبەتی ئێستاکەوەی ئێمە کە ڕۆژان دەبینین بە تایبەتی لەگەڵ تەکنەلۆژیا
تۆڕەکانی فەیسبوک ئەوانە ئەم کێشانە زیادی کردو بە تایبەتی هاکردن و دروستبوونی پەیوەندیکی ژێر بە ژێرەوەوانە کە ناوێنن خیانەی زەوجی ئەمانە زیادی کردووە بە تایبەتی هەڕەشەکردن لە کەسەکان بە تەلەفۆن یاخو بە ژمارەێکی ناسرا و وجگە لەو کێشانەی کە پێش لە کۆمەلگای وجودیە لەگەڵ هاتنی ئەم تەکنۆلۆژیا کە لە کاتێکە کۆمەلگای ئەمە کۆمەلگایەک بوو تا ئاستا ئامادە نەبوو لەگەڵ هاتنی ئەم کرانەوەیە بەداخەوە ئەو تەکنۆلۆژیا لە ئاستی کۆمەلگای ئێمە کە نەبوو دەبین کێشەکان زیاتر بووە وەکەوەی خەڵکی بتوانێت بەشێوە بە دیوە باشەکەی ئیسفادێ بۆ خزمەتکردنی خۆی بەڵام بۆتە هۆی زیادبوونی کێشە کۆمەڵاتەکە بۆتە هۆی دروستبوونی کێشەکان ئەو خێزانە بەداخۆ پیاوی ئێمە وژنی ئێمە تاکو ئێستا بە دەرەجێک پیاوێ لەوەر کۆمەلگایکی پیاوسالارە دەکری ئەگە بێت و مەزجێک بۆ خێزانەکەی بێ یاخو بۆ کچەکەی بێ هەڵاکی کۆ لە سەدە بەڵام بۆ خۆی تەبیعی بێ ئەمە وای کردووە کە تۆ کێشە خێزانەکان لە شتێکی زۆر بچکۆلەوە لەم فەوزایەک ئەمڕ لە ناوچەکەی هەیە بەبێ و هیچ سانسۆری بەبێ هیچ لۆدێکی لەسەر هەبێ هەموو وای کردووە وردە خێزانەکان هەڵوشێ خێزانەکە بێ بە قوربانی ئەم تەکنۆلۆژیایە کە ئێمە بە ناوی ئازادی بە ناوی کرانەوە بە ناوی هەر شتێکەوە کە ئەمڕۆ دەرگاکانی لێکوتی بەداخەوە ئەکری ئەمانە سنوورێکی دابن ئێمە کە تەنها خستنە سەر میدیاکەن ببورم تەنها میدیانی ئێمە ئەوانەی کە ژێر بەژێر نابیدرێت لەسەر شاشی مۆبایلەکانمان ئەیبینین ئەمانش کاریگەری خراپیانێ ئەمانش وای کردووە کە هەرزەکارەکانمان گەنجەکانمان بە ئاقارێکی خراپە یاخو من لە ماوەی شتێکم بەرچاوکە لە یەکێ لە ڕۆژنامەکانە بەداخەوە دەکرێت باسیکەی باسەکە ینی پروپاگەندە بۆ ئەوە کە لە یەکێ لە کافتریاکان نێرگەلە بۆ کچان بە خۆڕایە ئەمە جۆری تر بە قوربانیکردنی ئافرەتان ئەوەی کە ئەبێ بە قوربانی بە تایبەتی لەم دۆخی ئێمە ڕەگەزی مێ ئافرەتان و کچانی ئێمەیە بۆی دەکرێت یاساکان ئەمە یاسای باشمانێ بەڵام دەکرێت باشتر بکرێت بۆ ئەوەی بتوانرێت لایەنی کەم کۆنتترۆلی ئەم فەوزایە کۆنتترۆلی ئەم وەزا بکرێت کۆنتترۆلی ئەم فەوزات چۆن دەکرێت ئێوە وەکو وتەبێژی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تون تیژی دژی ئافرەتان حتمما کەیسی دیکەش دێتە لاتان باشترین چارەسەر بۆم حاڵەتانە چی بە چارەسەر دەزانن چۆن کۆنتترۆلی ئەم حاڵەتانە دەکرێت اختصاصی ئێمە نی ئێمە ناتوان حەقە بە خۆمان بدەین بەڵام دەکری ئەمە ڕێک بخرێتەوە ئێمە نامانەوە لەو دانیشتە تقریبا وەکو دکتۆر ئاماژ بە میدیاکانە بەو ئاخارە خەریک بڕوات کە بڵێ ئێوە دەتوانن لەم ڕێگایەوە ئازادیەکان سنووردا ئێمە نامانێت ینی مافی ئێمەش نییە بەڵام ئێمە دەکرێت قسە لەسەر ڕێخستنی ئەم ئیشەکە چونکە پاراستنی خێزانەکانمە ئەرچێکی ئەخلاقی و ئینسانیە ئەین تۆ ئەکرێ کاتێک کە تۆ خێزان نەما کاتێک کە تۆ هەڕەشەکان لەسەر سنوورەکان چەند مەترسدا لە ناوخۆوە بە هەمان شێوە لە ماڵەکانمان هەبێ دەکرێتەوە چی میدیاکاران و چی سیاسیەکان و بەداخەوە حزبەکانش کاتێکە پروپاگەندی هەڵبژاردن ئەکرێ هیچ بەرنامێکیان نییە بۆ خێزانەکان و بۆ پاراستنی خێزانەکانمان لە کاتێکە بنەمای پاراستنی کۆمەلگایە بەداخەوە بەڵام ئێمە قسەمان لەسەروێ دەکرێت ڕێک بخرێتەوە تەنزیم بکرێت دا ئەوانش خەڵکانی اختصاصی وەکو دکتۆر و چنین خەڵکی کە قسەیە پیشەی خۆیانە ئێمە لە مەجاڵێکی خۆمانەکە وەکو پۆلیسی کە ڕۆژانە ئەبینین و دەست و پەنجەمان لەگەڵ ئەم کێشانیان دەرم کرد بەداخەوە جێگەی داخیانی ئێمە دەبین تاکو ئێستاکە دەبین ساڵ بە ساڵ کێشەکانی تونتیژی ڕوو لە هەڵکشانە چۆن دەتوانرێت ئەمە ڕێک بخرێتەوە چۆن دەتوانرێت و بەڕێستان ئەمەژۆتان پێکرد کە خێزان بنەمای هەر کۆمەڵگەیەک ئەگەر خێزان دروست بێ کۆمەڵگەیەکی دروست هەیە ئەگەر خێزان لاواز بێ کۆمەڵگەیەکی لاواز و لەبەرێک هەڵوەشاو هەیە بە تەشخیصکردنی ئەو برینانی لە کۆمەڵگەی ئێمەدا هەن ئەو کێشانەی کە دێن بۆ لای ئێوە و هۆکارەکانیان دەزانن چۆن دەتوانین ئێمە وا بکەین کە ڕێگە بە دروستبوونی ئەم کێشە کۆمەڵاتیانە بگرین مەسەی تەنزیمکردنی کاری میدیایی میدیاییەوە ناڵەوەی کێشەکانی ترەوە ئەوانەی کە بۆ لای ئێمە ئەگە بێت تەسنیفێ بکەنە ناو خێزانەکانە دەکرێت بە تایبەتی سەدەبین گەنجان و مناڵانمان بە تایبەتی مناڵی خوارەژە ساڵ هەموو خاوەنی جۆرێک لە مۆبایل و ینی هیچ زیاسایەک نی بۆ ڕێگیریکردن لەوەی کە ئەم کەسە نتوانێت لە خوار ئەم تەمەنەوە داخلی ئەم پەیج و ئەم ینی کۆمەڵێش بێت بۆی تووشی کاری تاوانکاری نەوە یاکە هەر لە ڕۆژان لە شاری سلێمانەیەک خەزەیەک ڕوویا بە تایبەتی بەداخەوە مێرد منداڵێک بوو بە قوربانی ئەکرێ یاساکانمان باشتر بکرێت بە تایبەتی و هەروەها پلانێکی استراتیژی بە حکوومەتی هەرێم بەڕاستی بۆ ئەم چەند ساڵە ینی دەکرێت لەسەر ئەو داتایانە و چەند سنتەرێک یاخو سنتەرێکی ستانداردە بێ هەبێ توێژینەوەی بکە ئەم توێژینەوانە بتوانرێت ئێمە چی وەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوون و چی بەڕێوەبەراتی پۆلیس سوودی لێ کار لەسەرەوە بەداخەوە تاکو سەر نەتوانراوە توێژینەوەیکی سەرتاسی لە هەرێمی کوردستان لێرە و لەوێ ڕێکخراوێک یا بەڕێوەبەراتێک توێژینەوەیکی کردو بەڵام ئەمە نەتوانرا بە توێژینەیەک و دواتری یاساکە لەسەر ئەم ئەساسەدا بڕێژێ ئێمە یاسامان هەیە بەڵام یاساکانیان توانێت و پێویست کاری خۆیان بکەن. دکتۆر سامان لە هەرێمی کوردستان کۆمەڵک بابەت لە بواری میدیادا بە تایبەت سۆشیال میدیا کە ئەمڕۆ هەر تاکێک خاوەنی
ئەکاونتێکی تایبەت بەخۆیەتی و میدیایەکی سەر بەخۆی هەیە. چۆن ئەمە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری یاخود لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هیچ تەنزیمێکی بۆ کراوە لە ڕووی ئیعلامیکەوە بووی کە ئەمە ڕێک بخرێت یاخود تاوەکو ئەم لەحزەی کە ئێمە ئەم بەرنامەیە دەکەین ئەمە پرسێکە و هاوڵاتیان وەکو بازاڕی ئازاد بەناوی کەوتون. زۆر جار پەیوەندی نێوان باڵێن تاوان لەگەڵ دەستگای پۆلیسا بە کاریکاتێرێک دەشوبێننا دەکرێت کە هەمیشە تاوانبار لە پێشەوەیە ڕادەکات پۆلیس بەدارێکەوە دوای کەوتووە بۆ ئەمەوە دەرەخا کە هەمیشە دوو هەنگاو تاوانەکان لە پێشووترن دواتر تۆ کەسانی هەم دەستگای پۆلیس هەم یاساییەکان بەیەکەوە کارەکەن و ئەو باسی دیاردەکانەکە ئەویان چارەسەری بۆ دۆزێتەوە چارەسەری قانونی کە باڵێن دەقێک بۆی ئەو دیاردە دزیەوە کەم بێتەوەتە دیاردە دزیەوەکان دەرەکەوێ اینجاکە کەسانی پسپۆر چارەسەری بۆ دەدۆزێتەوە کاتێک کە مۆبایل زۆر بە خێرایی فراوان بڵاو بۆەوە لە ناو کۆمەڵگەی کوردی کۆمەڵێک ڕفتاری قێزەوەنی لە دوای خۆی داهێنا جیاواز لەو ڕفتاری کە تەلەفۆنی ئەرزی هەیبوو کە تەنها جەڕەسێکت بۆ هاتوو دای ئەخستەوە کە نەشێزانین ڕقەمەکەی کێیە بەڵام لەگەڵ مۆبایلە مسیج نێدرا ئەمە وای کرد کە لە کوردستاندا یاسایەک دەرچێت بەناوی یاسای قەدەغەکردنی خراپبەکاریانانی ئامریکانی پەیوەندیکردن لە ساڵی 2010 کە سزای دیاری کرده بوو بۆ ئەو کەسانەی کە سزاکانی تون کرده بوو کە لە یاسای سزادادا هەبوو تا حدێک دەتوانم بڵێم کێشەکانی مۆبایل جۆرێک ئارامیان بەخۆی بینیوە لێرە و لەوێ هەیە بەڵام بە ژمارەی ساڵانی 2008 کەمی کردوێتەوە ئێستا کە لە دوای ئەو بەروارەوە باڵێن فەیسبوک زۆر بڵاو بۆتەوە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بڵاتەوە کێشەی لەگەڵ خۆیان هێناوە بەڵام هۆکاری کەمبوونەوەی ژمارەی مۆبایلی فێک یا خۆت بێدایک و باوکەوەی کە دەڵێن ئێستا هەیە و لە بازاڕەکان دەفرۆشێت بە 3000 ئەوە بزانم برادێک باسی کرد 5000 وحدەشی تێدایە هۆکارەکەی کەمبوونەوەی ئەم بابەتانە بۆ ئەوەی کە سۆشیال میدیا جێگەی مۆبایلی گرتوتەوە بۆ چەند هۆکارێک گەڕێتەوە یەکەمیان وشیاریە ئەوانەی کە مۆبایلیان بەدەستێتە وردە وشاری بەکارێن و تەمەنەکە جیاوازە لەو تەمەنێکە فەیسبوک و یان لە مۆبایلێکەوە دانیشتۆ لەوانەیە خەتیشیتیانە بێ ئەو کارانە بکە دوێمیان دەگەڕێتەوە بۆ بوونی یاسا سێمیشان بێگومان تەکنۆلژیایەکی تازاتوە تۆزێ پشتی کردوێتە ئەوەوە سەبارەت بۆی کە جەناب باسێ کرد کە ئەوەی کە پێوترێ هێڵی ناڕاست با بڵێن ئەوەی کە پێوتە ژمارە علوچ لە ڕابردوودا بەوە لە ناو خەڵکیان ناسرا بوو هەر لەنا ئەو یاسایەدا هاتووە کە هەر کۆمپانیایەک لە ماوەی 6 مانگدا هەر هێڵێک بێڵێتەوە بەبێ بەناو کرابێ 50 ملیۆن دینارە بێ غرامە بە و ئەو 50 زیا ئەکات لەناو لە ئاخر مادەی یاساکەدا هاتووە تا چەند ئەوە جێبەجێکراوە منیش پێم وایە هەندێک کۆمپانیای مۆبایل جێبەجێ نەکردو لەوانەیە هەندێک کۆمپانیای دیکە جێبەجێ کردوێ لە هەندێک شارە فرۆشتنی ئەو ژمارەی مۆبایلە بەبێ وەرگرتنی بەبێ ئەوەی کە بزانێت کێ بەبێ وەرگرتنی کۆپیە لە هەویەکەت ئەفرۆشە لە هەندێک شاریکەیان نافرۆشە گومان جیاوازیە بەڵام بابێنەوە سەر سۆشیال میدیا و فەیسبوک و کۆمەڵێک تاوانی هێناوە کە جیاوازن لە تاوانە تەقلیدیەکان ئەو تاوانانەی کە لەگەڵ ئەنتەرنێت تا دروستە بێ پێوترە دەستەوەژەیەکی بۆ بەکارێنن ئۆنلاین ئەوی تریان ئۆفلاینی بۆ بەکارێنرێ بێگومان پێویستیمان جارێک کە ئەوەتانی خەریکە وردە زەڵجەیەک دروستە بێ کەسانی پسپۆر لێرە و لێ دەنگ بەرزەکەنەوە ئەو ژمارانەی پێمان دەڵێن کە مقدمیوە زۆر جوانی پێکا لە قسەکانیان ئەو ژمارانە زیای کردووە وە کەسانێکی زۆر تێوە گلاون لە ئەنجامی هەڵەیەک لە ئەنجامی وە خەریکە ئیستیبزاز ئەوەی کە پێدوتە یەکێک خۆی کردووە بە ڕەگەزێکی دیکە و نقطەیەکی زعفی لە بەرامبەرەکەی کردووە ئەو نقطە زەفەی دێ بەکارێنێتەوە تهدیدی ئەکات کە ئەگەر بێت و بڕەپارەیەکیان ڕفتارێکی گونجاوی لەگەڵ ڕفتارێکی دیاریکرا بەڵێ تهدیدیەکە ئەو پێوتێ ئیستیبزاز ئەمانە زیای کردووە لەناو کۆمەڵگەی کوردی ڕەنگ بێ هەندێک ژمارە هەیە بەڵاو ناکرێتەوە ژمارەی ڕاستەقینی تاوان شتێکی لە علمی جرامە پێوترێ ڕقمی تاریخ ڕقم المظلم ئەو ژمارەی کە بڵاوەکرێتەوە لە ئیعلام و لە دادگا ئەوە نییە بە حەقیقی ڕووەدا ژمارەی تاوان زۆر زیاترە بەڵام ناگاتە دادگا هەندێک جار لە ترسی حیا لە ترسی کۆمەڵێ لە ترسی گەورەتر نەبێ ناگەن ئەوانەی کە لە کۆنتترۆل دەسن دەردەچن دەگەن بە دادگا بەڵام دکتۆر ئەنجامە دەمەست یە قسە بکەم ئێمە کەناڵی ڕاگەاندن میدیا بە شوازێکی گشتی ئێمە عیلاقەمان بە میدیاوە هەیە میدیا یەکێ لە ئەرکەکانی بریتە لە ڕۆشنبیرکردن تەسقیف ئەگەر ئەو باڵێن ئەو دەسەڵاتە یا ئەو کەناڵە جوان بەڕێوە برا باوەڕ بێ وەکو
قوتابخانەیەک وایە وەکو خوێندنگایەک وایە بە ئاراستەی ئیجابی ئەگە خراپ بەڕێوە برا و مەبەستەکەی مەبەستی پاڵنەری گشتی نەبوو بێگومان ڕفتارەکان زیاترەکە کاتێکی زیاتریشمدا بە تۆ بەڵام پرسیارە زەرورە دواتر دەگەڕێمەوە لای کاک مخادەم هیوا بەڵام پێشتر بەرەسانە مەژەتان بۆ کرد کە ئەم پرسانە سەرەتا دێنە ناو کۆمەڵگە ئیجرام تاوان ڕوودەدا دواتر یاسا بە دوایاندا دەردەکرێت بۆی کە سنوورێک بۆ ئەمانەدا بنێت ئێستا بابەتی سۆشیال میدیا و کۆمەڵێک بابەتی دیکە لە بابەتی ئینتەرنێتدا ئۆنلایندا تا ئێستا هیچ یاسایەکمان هەیە لە پەرلەمان سەبارەت بەم پرسە دەرکرابێت و ئەمە کۆتوبندێکی بۆ دانابێت یاخود چوارچێوێکی یاسایی بۆ دانابێت بۆی کە بەکارهێنەر بەم شێوازە بەکاری بێنێت هەرو یاسەیە کە بە ئاماژەم پێە کە یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە کە لەوێدا باسی ژمارەیەکی زۆر تاوانی کردووە هەڕەشەکردن ناوزڕاندن بڵاوکردنەوەی گرتەی ڤیددیۆی وێنە نەگەر گرتەی ڤیددیۆی وێنەیەکی تۆ کە لەبارێکی ژیانی تایبەت تابی کە تاوان ئامێزیش نەبێ بۆ خۆی جەریمەیە چکە وێنەش مرۆڤ حەقی خۆیتی وێنەی نەگیرێ مەگەر لە هەندێک حاڵەتی دیاریکراوە نەبێ کۆمەڵێشتی بڵاوکردنەوەی نامەیەکت وا تۆ یەکێکەی خوێنێتەوە یا خوێنێرێ بۆ یان نردنی ئیمێڵی هەڕەشە ئەمانە هەمووی تاوانە جگە لەوەی هەندێکیان لە یاسای سزادانی عێراقی لە 16ەوە باس لێکراوە بەڵام جارێککە لەو یاسایدا ئاماژەی پێدرایەوە و سزاکانی تونکرا بەڵام دەمە یەکشت کۆت هەبێن بە یەک دێر ئەویشەوەیە بەتەنیا یاساکان و بە سزا ناتوانین ئەو دیاردە دزیوانە کەم بکەینەوە بگرە لەوە کاریگەرتە بریتێ لە ڕوشارکردنەوە تەسقیفکردن وڵاتان بۆیان دەرکەوتۆ تەنها بە سزادان نەبووتەوەی کەمبوونەوەی ژمارەی تاوان لە وڵاتانەی کە سزای ئەعدامی تایە ژمارەی تاوانە دڕندەکان کەمی نەکردووە بگرە وشاریک زۆر گرنگە ئەو بەرنامەی ئێوەش لە چێتە قاڵبی ئەو وشارکردن زۆر باشە کاک مقەدەم هیوا زۆرترین ئەو کەیسانە ئەو بابەتانەی کە دێن بۆ لای ئێوە خۆی لە چ بابەتێکدا دەبینێتەوە ئەو ڕێکارە یاسانی کە ئێوە بوان دەگرنەبەر بۆی کە تەشخیسی سەرچاوی کێشەکە بکەن ئەگە بە کورتی ئاماژیان پێ بکەی سپاس دەکەم سەبەر بوو کێشانی کە ڕۆکەنە بەڕێبەرایەتیەکان و نووسنگەکان هەر لە هەڕەشە و لێدان و سوکایەتی و قسە پێوتن و زائیدەن ئەوەی کە بە مۆبایل و بە فەیسبوک وان ناکرێت هەم ڕۆکاتوێت کە سەرچاوەکەی بڵێ ئەو کەسێکە هەڕەشەی کردووە دیار بێ بەڵام بەداخەوە هەنەجات تووشی کێشانی کە سەرچاوی ئەو کەسە هەنەجات دیار نییە ئەوش چ بابی نەچێت کێشە خێزان کەس بابی توێژی ئافرەتانەوە حەزەکەم لەم بەرنامەوە تەوزیح قسەی لەسەر ئەو بکەی ئێمە ئەوە لە ساڵی 2019 تاکو سەر لێراکرد تاکو ئێستاکە لە هەرێمی کوردستان بیرلەوە نەکرات و ناو دام دەستگا پۆلیسیەکانە ئیتر شعبەیەک هۆبەیەک دروست بکرێت کە ئێستاکە لە حکوومەتی عێراقیە دکتۆر ئاگادار هەیە و هێڵی تایبەتیش هەیە و ئەم بەڕێوەبەرایەتیە تایبەتە بە دۆزینی ئەو جەرایمانە کە لە ڕێگەی فەیسبوک وانەوە یا لە ڕێخەی کوردستان لە ناو دام دەستگاکانی پۆلیسان نییە بڵێ هۆبێکی تا بەداخەوە کاتێک کە تۆ لە بە ژمارەیەک ڕەشە دەکە بچیتە بە شێوە تەقلیدیەکە ئەوراق و ناوراق و شکات کۆ بەردەمی حاکم بێ بڕۆ ئەمش ماوەیەکی زۆری پێچێ بەدەمە هەوڵاتی تووشی مەلە لەبێ تووشی مەلە توکە تۆ ئەکرێت لەم ئەکرێت دام و دەستگا پۆلیسیەکان بە تەکنۆلۆژیا چووکە دۆکو دکتۆر باسی ئەو وێنە کاری کاتێریەکە دەکرێت تۆش لەگەڵ جەریمەکە بڕۆی یانی ناکێت تۆ هە بە دوایەوی دەبینێتە تۆ ئەو هەموو زوکرانەوە و خەتی ئەتەرنێتەوە دەکەێت تۆش دام دەستگا پۆلیسیەکان زیاد پەرە پێ بدرێ ینی زیاتر بهێژن چونکە ئەکرێ اینجا دام دەستگا پۆلیسیەکان لەگەڵ جەریمەکان نابن ناکرێت هەر لە دوای جەریمەکانەوە بڕۆن بۆیە بەڵێ کاتێکە هاوڵاتێک سەردانی تۆ کات لەلایەن کەسێکی ناسراوە فەیسبوکەکەی هاکراوە نازانرێ بەداخەوە ینی ئەم فترێکی زۆرێ بێ زۆرێ یاخود دەبێت ڕووکەیتە بەڕێوەبەرایەتی ئاسایش ئەوان خاوەندی ئەجیزەی متەتەورن لەو ڕێگەی هاوکاری مانگەش بە بڕیاری دادوەر یاخود دەکرێت چاوەڕێکی بۆ ماوەیەکی زۆر تاکو ئەو کەسە ئەدۆزێت و هەندێک جاریش نادۆزێت ئەمەش وای کردووە ئەکرێمش بێتە بێ هۆکاری ئەوەی کە ئەم جەریمانەوە هەڕەشەکردن لە هاوڵاتیان زیاتر بێت چونکە کاتێک هاوڵاتیان باوەش وشیاریانێ کە دەزانن کاتێک دۆزینەوەی ئەم حاڵتانە گەژمارەکە ناسراو بێ یاخود ئەکاونتێکی دانەبەرێن حاڵەتانە ڕێژیان چەندە لە ئێستادا ئێوە خۆتان لەناو بابەتەکە ئێمە وەکو عادەت نازانم بەڵام حاڵەتەکەی چەنە بەڵام ڕۆژانە سەردانمانەکەن بەڵێ ڕۆژانە سەردانمانەکەن خوێنکاری زانکۆ هەیە ژنی ماڵەوە هەیە پیاو هەیە بەڕاستی ینی لە هەمووی ئەو نیتەنە محدد بەڵام ئەوەی کە زیاتر قوربانیە زیاتر کچان و ژنانە بۆچی لەبەر لە کۆمەلگای ئێمە کچان و دەستەمۆکردن و لێدانیان ئاسانترە وەک لە پیاوان چونکە پیاوان دەتوانێت بە هەشوە لە شوەکان بۆی دەربازن بەڵام بەداخەوە ژنانی ئێمە لە ترسی پاراستنی حیا و شەرەفی خۆیان و خێزان و بنەماڵەکان ناچار هەندێک جار بێدەنگ بن هەندێک جار پارە بن یا هەندێک جار کاکیوە پەنابەر زۆر لە کۆمەڵگەی ئێمە دەبە تایبەت بەو پێی کە تا ئەم لە حزێش کۆمەڵگەیەکی بابەتی عشاعری
پرسێکی زاڵە بە تایبەت لە هەندێک ناوچەدا هاوڵاتیان لە پاڵ بەکارهێنانی ئەم بابەتانەدا تووشی هەڵە دەبنەوە یاخود تووشی هەڕەشە دەبنەوەکو هەردووکتان بەڕێزان ئاماژەتان پێکرد بەڵام لە هەمان کاتدا دەترسن لەوەی کە پرسیان بە پرسی دادگا و ڕێکخراوەکانی بەرەنگاربوونەوەی تون و تیژی و بن ئیتر بە جۆرێک سەیری دەکەن وەکو لانێکی ئابڕۆیی سەیری دەکەن. ئامۆژگاری ئێوە چیە لەم کەیسانەدا ئایا بە تایبەت ئافرەتان لە کاتێکدا لە حاڵەتێکدا کە ڕوبەڕووی پرسێکی هەڕەشە ئامێز ببنەوە ئەوان هیچ مەترسیان لەسەرە کە پەنا بۆ ئەم ناوەندانە ببن؟ من لەم مینبەرەوە داوا لە هەموو هەوڵاتم لە کاتی ڕوبەڕبوون لە حاڵەتی وایە هیچ ترسێکیان نەبێت سەردانی هەر بنکەیەکی پۆلیسیا و سەردانی نووسنگەکان بکەن چونکە مانەوە لەژێر ئەو بارە قورسەیە بەداخەوە کەسی تاوانکار و داواکاری قورستری هەیە و داوای هەنێشتین زۆر جار نابەجێکە بۆی دەکرێت زوو ئاگادارکردنەوەی بنکەکانی پۆلیس یاخود نووسنگەکان دەکرێت ئەم کەسە بە هاوکاری لایەنی بەرپرسیکە بدۆزێت و کێشەکان چاسەکە بەڵام بەداخەوە هێشتنی ئەم کەسە و ومانەی ئەم کەسە دەکرێت بە نەتیجە کوچە حاڵێک لە هەرێمی کوردستانە بەداخەوە ڕوویە ئەو کەسە پەنابارەتە بەر خۆکوشتن و کۆتایی بەخۆی بێنەوە لە پێناو پاراستنی حیا و شەرەفی خۆ بەڵام ئەکرێت زۆر بیۆرانە زۆر نەترسانە سەردامکە وەسکاڵا تۆمارکە بۆی کەسی تاوانکار ڕوبەڕووی یاسا بێتەوە. باش دکتۆر سامان بەڕێستان پێشتر ئاماژەتان پێکرد کە میدیای ئێمە میدیایەکەوەندەی کە ئیش لەسەر جانیبە سیاسیەکە دەکات دەیوێت ئینتاجی سیاسی بۆ حزبەکەی خۆی بێنێت ئەوەندە ئیش لەسەر پرسە کۆمەڵاتیەکان ناکات. بۆچی میدیای ئێمە بەم جۆرەیە؟ بۆچی نابێ خاڵێک هەبێت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری یاخود ئەمانەی کە شارەزان لە بواری میدیادا بیسەپێنن و بیکەن بە ئەمری واقع لەناو میدیاکاندا کە لەسەر پرسێکی کۆمەڵایەتی مەرجی کردنەوەی ئەم میدیایە بۆ نمونە لەسەر ئەم بابەتە ئیش بکات. ئەمانە چۆنی بکرێنەوە؟ بێگومان با بڵێن هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە زۆربەی میدیاکان هەروەکو هەمومان دەیزانین بەسەر حیزبەکانە دابەشبوونجا چه ڕاستە و خۆ میدیای حیزبین چ بە جۆرێک لە جۆرەکان میدیای سێبەرن ئەوانەیە کە پێیان دەوترێت ئەهلی ئێتر بەداخەوە ئێستاکە وەرزی خەزانی میدیا ئەهلیەکانیشە لە کەمبوونەوەیان لە جیاوازلەوەی لە ڕابردووە چکە مەرجنیە تۆ کە بە خۆت بڵێ ئەهلی بێ ئەوەیە کە پسپۆڕان دەتوان پێت بڵێن ئەهلی و بێلایەن و ئەمانە ئەمە هۆکارەکە بەرژەوەندی حیزبیە بەڵام بێگومان دەجگەڕێتەوە بۆ دوێکی کە لاوازی حکوومەتی ڕۆڵی هەیە لە عێراقدا بۆ نمونە کە باڵێن زۆر جیاوازیەکەوتۆ نیە لەگەڵ هەرێمی کوردستانەوە بەراوردەکەی لەگە وڵاتانی کە زیاتر بەلەوەی تۆ کەناڵەکە بکەیتەوە بەلەوەی باڵێن وەسیقەیەکە پێی زە ئەکەن کابێ ڕەچاوی و خاڵانە بکەی گە ڕەچاوی نەکەی سزاد بۆ دێت ئێنزارێ بۆ ئاگادارکردنەوە بۆ دێت چەند جارێک لە ئاگادارکردنەوە دەگاتە حاڵەتی داخستنی کاتی بۆ ئەو کەناڵە ڕەنگ بێت لە لای ئێمەدا ئەو حاڵەتانە لە ئاستێکی زۆرە نەبێت کە وەزارەتی ڕۆشنبیری کە عایدی وەزارەتی ڕۆشنبیریە لەبەرەوەی وەزارەتێکی کەمان نییە کە تایبەت بێ ئێستا لە عێراق هەیئەتێک هەیە دەستەی پەیوەندیەکانمانەیە ڕاگەاند و پەیوەندیەکان هەیە ئەو کارەکە بەڵام لە کوردستان و دەستەیە نیە وەزارەتی ڕۆشنبیری بە ڕێگەراتێکی هەیە بۆ پەیوەندیەکان ئەوان ئەو کارەکەن لەوانەیە لە ئاستی خۆیان نەبێ ئەو کارەیان دوێکیان نەکەر حکوومەت دەسەڵاتی دادوەریش کە بەشێک لەوە بریتە لە داواکاری گشتی ئەمە زۆر جار ئەو گلەیە لە داواکاری گشتیشەکە دەتوانن هەندێک تاوان هەیە کە تاوانبارەکە دیار نییە بە زیان بە کۆی کۆمەلگا دەگەێنێ کەسێکی دیاریکراو نیە دەتوانن ئەوان ببنە سکاڵاکار سکاڵا بجوڵێنە بەتایەتی ئەو کۆمەڵی ڕوودا و ڕوویا لە کوردستانە کە لە قۆناغی لێکۆڵنەوە بوو هەموو ڕاگانەکان باسییان کرد کە بە گوێرەی یاسا تاوانێک کە لە قۆناغی لێکۆڵنەوە بێ نیە تۆ هیچی لەسەر بدرکێنی لەبەرەوەی دەبێتەوەی ئەمەش پرسێکی زۆر گرنگە زۆر ئەوە لە میدیاکان دەکرێت تاوانێک لە شوێنێک ڕوودەدا بەر لەوەی کە پۆلیس وە جهەتی تایبەت بەم بابەتە بگاتە شوێن و ئەنجامی لێکۆڵینەوەکان بخاتە ڕوو میدیا ڕاستەوخۆ سەر لەبەری بابەتەکە باز دەکات. ئەمەش ڕخنەیەک نییە کە لە میدیا بێگومان ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە یعنی تۆ بۆنیە لە ئەکادمیایەکە و بابەتە ئەخوێنن خوێنکارانی بەشی ڕاگەاندن پاساوی ئەوانەی کە دەڵێ بە هەواڵەکان بڵاوکرێتەوە نزیکەی دە پاساوێکی ئەوانەی دەڵێن نەخێر بەڵام لە ڕاستیە ئێمە با بڵاوکرێتەوە بەڵام بە کۆمەڵی ڕێوشوێنی ئیتیکی کۆمەڵی پێوەری ئەخلاقی هەیە بۆ مامەڵەکردن لەگە هەواڵانە جگە لە کۆمەڵی پێوەری یاسایش کە ڕەنگ بێ ئەو بەرنامەی دەرفەتەوەی نەبێ بۆ نوێ تۆ ناتوانانی ناو بێنیت تۆ ناتوانانی وێنەی مێردمەنداڵ بڵاوکەیتەوە تۆ ناتوانانی هەندێک زانیاری هەیە علاقەی بە کێشەکانی زەواج و تەلاق و نەسەب و ئەوانە هەیە بڵاویکەیتەوە لە ڕاگەاندن هەر بابەت هەر تاوانێ لە قۆناغی لێکۆڵنەوە بێ نابێت تۆ بڵاویکەیتەوە
بەڵام ئایا ڕەچاوی ئەو پێوەرانە دەکرێت بێگومان نەخێر من ئضافەیەک بۆ قسانەی یان تعقیبێ لەسەر قسانی کە هیوا باسی کرد تاکیدێک لەسەروی کە وتی پێویستیمان لە کوردستاندا بە چەند شتێک هەیە یەکێک لەوانە بۆ نمونە ئەوەی کە ئەو باسی کرد بە جۆرێککە بێڵم بە یەکەیەک هەیە یان بەڕێوەبەرایەتیەک هەیە بۆ نێشتنی تاوانە ئەلکترۆنیەکان چۆن بەڕێوەبەرایەتیەک هەیە بۆ نێشتنی تاوان با بڵێن مادەی هۆشبەر تلیاکۆوانە بڕێبەراتیەک هەیە ئێستاکە دروست بۆ کاکیوا لەوەیە بۆ نێشتنی تونند و تیژی لەسەر ژنان و خێزان پێویستیان بە ڕایەتەیەک هەیە بۆ نێشتنی تاوانە ئەلکترۆنیەکان چکامە مەسەرێکی اختصاصیە ناکرێتەوە لە هەموو دادگای سکاڵا بەرزکەی لەبەروی کارمەندەکانی وێ خبریان نییە لەسەر بابەتە ئەلکترۆنیە پێویستە کەسانی ئایتی بەقووەت لەو بەڕێوەرەتێدا مەسێنی بتوانین بکەرەکانی بدۆزنەوە چکاگە بکەری نەدۆزرێتەوە خەڵکی سار دەبێتەوە لەسەروی هانابەرێ بۆ ئەو دادگانە ئەوە خاڵێکی دیکە دروستکردنی دادگایەکی تایبەتمەندە لە هەموو شارەکانی عێراق 500 شار هەیە لە دەروی هەرێمی کوردستاندا هەموو کێشەکانی ڕاگەیاندن و بڵاوکردنەوە نەکە ڕاگەاندن ئەوەی کتێب و فەیسبووکوانە دەچێتە لای یەک محکەمە کە لە بەغایە ئەویش محکەمەی قەزای نەشر و ئیعلامە ئەلەوێ مختصە و دادگایە و زۆر بە جوانی و محکەمەیەکی سمعە باشە ئەتوانێت کێشەکان یەکلا بکاتەوە بۆ ئێمە پێویستمان بە کۆمەڵێک شتێ لە پاڵ و شارکردنەوە پێویستمان بە بەهێزکردنی جیهازی دەرکردنی قانون هەیە بەهێزکردنی جیازە پۆلیسیەکان لە ڕێگا و بەڕێبەراتی باسەکەون بەخۆکەوتون و بەڵێن زیاتر بەگەڕخستنی داواکاری گشتی لەو ڕۆوە پێم وایە دەتوانین ئەو دیاردە دزێوانە کەمترکەینەوە. کاک مقەدەم هیوا تا ئێستا هیچ کێشەیەک دروست بوو لەوەی کە سەرەداوی تاوانێک یاخود تاوانکارێک نەدۆزرێتەوە کە دۆزینەوەکەی دەبێت لە ڕێگەی کەسانی شارەزا لە بواری ئایتی و لەم بابەتە ئەلکترۆنیانی ئێستاوە بێت زۆر پراوەی لە بنکەکانی پۆلیستا کوێستا کە کەسەکە نەدۆزراوەتەوە چونکە لەبەرەوەی تۆ تەنیا شوێنێک بەدەستەوە ئەدلەی جناییە ئەدلەی جناییش تاکو تاوانبارەکە نەدۆزێتەوە کەسەکە ناتوانانی دەست بکاتێکە و تاوانبارایی دەست بەسەر ئامیر و شتەکانێکە دەنێرێتەوە و ئیسپاتەکرێت بەڵام دەیان پراوەیە لە بنکەکانی پۆلیسە تاکوسە کەسی تاوانکار دیار نییە و زۆر کەسیش هەیە زۆر کێشە هەیە وەکو من ئاگادارم لە نەکرا بە پەرا و یاخود کرا بە پەرا و بەڕای دادوەری ئیحالەی ئاسایش کرا لەوێ کارێکیان بۆ کراوە بەڵام بەڵێ لەبەروی پۆلیس خاوەنی ئەوە جیزە متەتەوەرە نییە خاوەنی ئەو شعبەی نیە خاوەنی ئەو بەشە نییە نەیتوانیوە ئەم کەسانە چی لێ دەکرێن هەر ئاوا دەهێڵدرێنەوە بەڵێ لەبەروی کەسەکە بەردەوام لەسەر سکاڵاکەی وەسکایەتی پێکراوە و هەڕەشەی لێکرابێت یاخود بە هەر جۆر لە جۆرەکان و کەسی سکاڵاکە داوای مافی خۆیەکە بۆی دادوەر ئەم مافی ئەوەی نیە بڵێ ئەم پەراوە داخەوە ئەم پەراوە دەمێنێتەوە تاکو کاتی دەستگیرکردنی تاوانبارەکە و هەنە جار ماوەیەکی زۆری پێچێت تاکو کەسی تاوانبار دۆزێتەوە و هەنە جا احتمال کەسی تاوانبار نەدۆزێتەوە بەداخەوە ئێمە کێشەکەمان لەسەر ئەوەیە تۆ ناکە لە ساڵ 2019 تاکو ئێستا کە چاوەڕێکەی ئەوەی کە بە ژمارە بەکاربێن لە ڕێگەی ئاسیا سیاڵ بڵن کۆڕەوە دۆزرێتەوە بەڵام کەسێک ئەگەر ژمارە بەکارێنێ چی بکە ئەنی کوێی بۆ بگەڕێ بۆیە ئەکرێ ئەم بەڕێبەرایەتیانە هاوکار بکرێت یاخود تاکو دکتۆر ئامادە دە بەڕێبەرایەتێکی تایبەتدا مەزرێنی بۆی لایەنێکم هاوڵاتیان ئاسوودە بن بەڕێبەراتی نێشتنی تاوان خودی پۆلیس ئەم پێشنیارەی کردووە بۆ حکوومەت یاخود ئەرکی خۆیان دای بمەزرێن لەوە من ئاگداری ئەوە نیم کەم پێشنەرەکە بەڵام ئاگداری ئەوەم چەند جارێک باسی ئەم بابەتە کراوە چونکە لە بەهۆی زۆری بکێشانەوە کە ئەوەی بە تایبەتی گەنجان و لاوان بەس تووشی ئەم بە تایبەتی بە حاڵ تووشی ئەوان نسبێکی زیاتر تووشی حاڵتە بوونن و بەهۆی زۆری ئەو پەراوانی کە لە بنکەکانی پۆلیسە کە هەیە داوا کراوە بەڵام دیارە بەهۆی ئەو قەیرانی کە هەرێمی کوردستانی تێککەوتووە نەتوانێت چونکە لەبەرەی ئەو دامەزاندنی ئەم بەڕێوەبەرایەتیە پێویستی بە ئیمکانێتێکی باشی هەیە بەڵام دەکەی ئێستا کەتر ئەوە هەرێمی کوردستان لەو قەیرانە دەرباز و بەرکو بکرێت بیلۆ بکرێتەوە و لەگەڵ دروستبوونی ئەم حکوومەتەیە بیلۆ بکرێتەوە بەڕێوەبەرایەتی دروست بێت یاخود بەڕێوەبەرەکانی پۆلیس تەجیز بکرێن بەوە جیزانە باشە دکتۆر سامان لە میدیادا خاڵی جەوهەری ئەوەیە کە پارێزگاری لە کۆمەڵگە بکرێت و کۆمەڵگە هێڵی سوور بێت میدیاکانی ئێمە هیچ ڕەچاوی ئەمە دەکەن بە تایبەت ئەو میدیانەی کە زیاتر دەستی حەزب لە پشتیانەوە نییە زیاتر لانی تیجاری لە بابەتی وەبەرهێنان لە بواری دۆبلاژ و فیلم و ئەو بابەتانەدا تا چەند ڕەچاوی دابوونەریتی کۆمەڵگەی ئێمەیان کردو بۆ پێی کە زۆر جار باز دەکرێت کۆمەڵێک فیلم هاوردە دەکرێت دەهێنرێتە ناو کۆمەڵگەی ئێمەوە دەهێنرێتە ناو خێزانەکانەوە کە سەر لەبەری ئەم فیلمانە هیچی لەگەڵ کۆمەڵگەی ئێمەدا تێک ناکەنەوە زۆر جار کێشەی کۆمەڵاتی بەهۆی ئەوانەوە دەکەوێتەوە فلتەرێک هەیە شتێک هەیە بۆ ئەوەی کە ئەمە لە قاڵبدا ئینجا بهێنێتە ناو کۆمەڵگەی ئێمەوە
سەبارە بۆ فلتەرە با بڵێن لە وڵاتانی کە لە مەسەر بۆ نمونە پێشەوەی هەر فیلمێک ئارس کرێ دەبایە لیژنەیەکی ڕقابی ببینێ ئینجاکە ئەو ڕقابە مزبقە چەند ساڵێکە با بڵێن نەماوە لە زۆر وڵات بەرە و نێشتنی ئەوە دەچێت ڕقابەیەکا هەیە سانسۆرێکا هەیە کە پێوترێت دواوەخت واتە تۆ ڕێگەت پێم چی بڵاوکەیتەوە قەینا هیچ لیژنەیەکی چاودێریم نییە پێشوەخت سەیری کات بەڵام ئەگەر هەندێک پێوەرت شکاند هەندێک پێوەرت بەزان بەتێتەوە پێوەرانە لە یاسادا باسکراوە ئەو کاتە مەسکاڵا لەسەر دەجۆڵێنم واتە وەزارەتی ڕۆشنبیریش خۆی دەتوانێت داوا لە داواکاری گشتی بکە کە سکاڵا بجۆڵێنەیە خۆی ببێتە تەڕەفێکی سکاڵاکە لە ئەتیبارێکە ئەو نوێنەرایەتی کای ڕۆشنبیری لاوان دەکات لە هەرێمی کوردستاندا بۆی وەکەوەی کە پێشووتر لیژنەیەک ببینێ نەخێرۆندێکە من بیزانم نەخێریژ ئەوەی نییە چکە هەر باڵێن مەوجەکە وایە شەپۆلەکە لە دنیادا وایە کە کەسێک نەبێ ببینێ بەڵام تۆ بڵاوی کەرەوە بەڵام کە بڵاو کردەوە پێشوەخت پێ دەڵم ئەوانە قەدەغەن ئەوانە یاساغن ئاگادار بە بۆ نوێ مەسەلەی ژیانی تایبەت ناوزڕاندن مەسایلی ئادابی گشتی و مەسایلە سێکسی ئەوانە مەسایلی جنەودان بە ئاین و ئەوانە هەمویان قەدەغەکراون لە یاساکانی هەرێمی کوردستان و یاسای عێراق و یاسای زۆربەی وڵاتانی دنیا کە تۆ پێشێلت کرد بێگومان تووشی کێشەی یاسایی دەبیتەوە ئەمە سەبارەت بەوەی کە ئایا وەکەوەی کە ڕقابیان لەسەر یاخۆدا بەڵام من ئەوەی کە باسێ کرد ئایا تا چەند کەناڵەکان بەتایتەوە جۆرە کەناڵانی ئەمەشە پێە ئەو مەسەلەیەکی ڕێژەیە ناتوانم بەڵێ و بە نەخێر جواب بدرێتەوە بەڵام بێگومان هەر کەناڵێ بۆ خۆی کە کارەکە پێشەلکاریشی هەیە و ئەگەر ڕقەمی سکاڵا باڵێن قەبارە و سکاڵانە کاگیوا ئاگادار بێ قەبارە و قەزانەی کە لە محکەمەیە من ئاگاداریم ژمارەیەکی زۆر قەزایە هەیە لە بەردەمی محکەمەیان ئێستاکە یەکێ لەو بابەتە زۆرانەی کە لە بەردەمی محکەمەیە یەکێ لەو کێشانەی کە زۆرن هەندێک کێشا هەیە بۆنە ساڵی جارێک محکەمەیە گەیبینێ بەڵام هەندێک کێشا هەیە وەکو تەلاق پڕن لە محکەمە پڕ لە جۆرە کێشەیە بریتێ لە کێشەکانی فەیسبوک و کێشەکانی خراپبەکاریانانی ئامێرەکانی پەیوەندیکردنیت لە مۆبایلەوە بیگرێتە ئەوانی دیکە و کێشەی ناوزڕاندن کە من پێم وایە ئێستا ژمارەیان ئێجگار زۆرە هەر دادگایەک ئێستا کە حاڵی حاصل لەوانەیە چەند مەلەفێکی لەو بابەتە لە بەردەسا بێ کە ئەمە وا دەخوازێ ئێمە بگەڕێن بە دوای ئەوەی کە ئالێتی دیکە بدۆزینەوە بۆ کەمکردنەوەی ئالێتەکە ژەرک و باسم کرد بە چەند ڕێگایەکە بێ نەک تەنیا بە ڕێگای سزادانی قانونی بگرە لە ڕێگای وشارکردنەوە لە ڕێگای ڕقابەوە ئەو ئالێتانە چین بۆی کە تاک پێی هۆشیار بکرێنەوە بەر لەوەی کە ئەم پرسانە بگەنە ئەوەی لە کۆمەلگەی ئێمە پێی دەڵێن مریشکە ڕەشاوە تا خاڵی کۆتایی نەهێڵی بگەنام خاڵە یعنی کێشەکان واقوڵ نبنەوە ڕێگریەک دابنین بۆی کە کۆمەلگە بە هەستیاریەوە ئەمانە بەکار بێنێت بە تایبەت لەم پرسانی کە دکتۆر سامان باسی کرد لە پرسی ڕێژەی تەلاق کە وەک باز دەکرێت ئێستا لە دادگاکان خەریکە ڕێژەی زەواز لەگەڵ تەلاق هاوسەنگ دەبێت چی بکرێ بەوەی کە تاک هاوڵاتی خێزانەکان بە شێوازێکی دروست ئەم پرسانە بەکاربێنن بەداخەوە هەنەجار بەشێک وا بینێت کە تەنە ئەکاری و شارکردنەوە کاریم بەڕێوەبەراتیانە وەکو تۆ بێت لە پەروەردە و دەست پێ بکەیت کاتێکە منداڵێک دەچێتە باخچەی ساوایان لەوێەوە فێری چۆن فێری ئەوەی کە بەسەر شەقاما دەپارتەوە هێماکانی هەڵچۆ بناسی دەبێ ئاواتر لەبەرێت تۆ ئەمە بۆ بشتێکی سەردەمانی یانی تۆ لە ماڵ دەرەچی مۆبایلەکە بیرێت دەگەێت دوورتر ڕێگاگەرت مۆبایلەکە هەڵەگری بیت چکە بەڕاستی ناتوانانی پارەکە بیرچێت تەبێ بەڵام مۆبایلەکە بیر ناچێت بۆی دەکەم مناڵەکانمان لە پەروەردەوە کە داخلی بە باخچەی ساوایان دەبێت فێر بکرێن ئەم جیزە چۆن بەکاربێنە و هەموو بەڕێوەبەرایەتەکانی کە وەڕێکخراوەکانی ڕێکخراو ناحکومیەکان و میدیاکان ئەکرێت حملەیەکی عالامی ینی بدەستی بکە بۆ وشارکردنەوەی خەڵک کە ئەم شتێکە ئەمە لە بەردەستی توایە دەکرێت سوودی لێبینی بە دیوە باشەکەیە بەڵام ئەگەر تۆ تەنها دوای ئەوەی کە جەریمەیەک یا تاوانێکی گەورە یاخود کەسێک دەیان یاخود بۆ بە خودبانی لە ئەنجامی ئەوەی کە ئەم دوای ئۆتۆبیلتکەوێتەوە بەڕاستی لەگەڵ هەموو جەریمێکە تۆ ڕاچەڵەکەی ئەمە کارەساتە بەڵکو تۆ بێ بەرنامە دەبێت پلانی استراتیژی دەبێت بۆیە بەڕاستی ساڵ بەزۆی کۆمەڵە جیل دروستە بێت لە ناو زانکۆکانە لە ناو خوێندنگاکانە دەکرێت حملە هەبێت دەبێت ڕاگەاندن کاری خۆی بکە بەڵام بەداخەوە نابینین ئێمە لەگەڵ دروستبوونی تاوانێکە بیرمانەکەوێتەوە کە دەکرێت وەڵی ئەم
هاد سوشال میدیا و یاخود ئەم ئەجیزانەکە چەند کاریگەری خراپیانەیە بۆی دەکرێت حکوومەت پلانێکی بەردەوامی هەبێت بۆ وشارکردنەوەی خەڵک تا بۆ خەڵک بتوانێت بە شێوەیەکی تەندروست بەکاری ئەو بێنێت. پلانەی هەیە حکوومەت لە ڕێگەی هەریەکێک لە وەزارەتەکانەوە پلانێکی وەها بەدی دەکرێت پلانەکە ئەگەر هەش بێکەم و کوڕێ نەخە پلانێکی تاسە پلانێکی ئەوە نەبووە بەڵام هەر کەسێک بەک ڕێکخراک بۆ خۆی کاری کردووە کا لەسەر خراپەکانی ئەمریکا یاساکە هەیە لە زەر زەوی ئەو یاسا لەسەر زۆر تاوانانە کوردستان هاوڵاتی ئازاد لەوەی کە لە کامێک لە جانبەکاندا تاوان ئەنجام دەدا و تەنها لانی لە پرسیینەوە هەیە دواتر کە خۆیت ئەنجامدانی تاوان ئازادبوونیتان نییە تۆ کاتێ تاوان نەتیجەکەش کە بەڕووی یاسا ئەگریتەوە ئەوە ئازادبوون لە تاوان ئەنجامدانی تاوان نیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەبێت کە تاک و شاری هەبێ کاتێک ئەو مۆبایلی پێ لە گیرفانە ئەبێ بزانێت چۆن بەکارێنێ ئەبێ بزانێت ئازادیەکانی بەرامبەر پێشەنەکە بزانێت سنوورەکەی تاک و کوێیە بەداخۆ ئێمە ئەو شاریەمانێ کاتێک ئەمە دەچینە پشتی ئەم شاشەیەوە ئیتر ڕەش و سپی تێکەڵەکەین بەیانی ئێمە دەچینە ماڵ هەموو ماڵێکەوە ینی پەیوەندی بە ژمارە ناسا و تەلەفۆنەکە. بەڵام تاک جیلێکی تازە لەدایک بوو جیلێکی ئەوەی کە جیلی ئایپاد و نازام ئەمانەی پێدەوترێت لە سۆشیال میدیا ئەم هۆشیارە لە شوێ وەربگرێن لە کاتێکدا کە چاوی کردوێتەوە ڕاستەوخۆ بە جانیبێکی هەڵاوە بەڕێگەیەکی دوورودرێژی هەڵەدا ڕۆیشتووە لە کاتێکدا لە ئێستادا ئەرکی ئاین لە کۆمەڵگەدا ئەرکی قورسە بەڵام ڕۆڵەکەی وەکو پێویست هێشتراوە و وەک خۆت باستان کرد ڕۆڵی پەروەردە ڕۆڵێکی لاوازە تاک لەکوێ ئەم هۆشیاری وەربگرێت. بەڕێزگە ئێمە ئەو بەڕێزە دکتۆرش حزوریبی ئەو پانێڵی کە لەم چەند ڕۆژەی ئێمە کردمان قسەکەم بۆی بێ بە دەستپێچێک ینی بەڕاستی هەم شار لەسەر حکوومەت و لەسەر پەرلەمان دروست بکرێت وەرسەر هەم میدیا دەکرێت لەمە و دووە لێرە بڵند ستۆپ و کۆتایی ببێنێت دەستکرێت بە هەڵمەتی وشارکردنەوە هەم خودی میدیا خۆشی بەشدار بێت لە وشارکردنەوەی هاوڵاتی تەنها خودی میدیا خۆی بەشدار نەبێت لەوەی کە هەر بەو دیوەی کە تەنها ئێمە دوای بەرنەجێ بەرن تاوانەکانەمی خەتەیم ئەبێ ئەوش هاوکاری ئێمە بێت لە وشارکردنەوەی خێزانەکان دەکرێت حکوومەتی تر لەمە و دووە پلانێکی سایدا بێت بۆ کۆی وەزارەتەکان و بۆ کۆی ئەو ڕێکخراوانە دەکرێت کار لەسەر ئەو بکرێت کە ئیتر جەریمانە یاخود وشارکردنەوەی هەموو تاکیەکە دەکرێت لەناو لە پەروەردە و دەست پێ بکرێت بۆی بەڕاستی کاتێکەوە ئەو ئامێرە بەکارێنی بزانی کە ئەمە سزاکەیەتی کاتێکگە بەدیوە خراپەکە بەکاربێنی لەوەی تو کۆنفرانسەی کە ئەمڕۆکردان هیچ هینێکتان هەبوو ڕاستپاردەیەکتان هەبوو بۆ حکوومەت بەنیازن تا کوێ بە دوایان پرسانە دابسن کە باستان کرد بەتەمان ئێمە بڕێ درراوە کە لە دوای ئەوەی کە ڕۆژی یەکشەمە کرا 28 مانگ بۆ دروست بکرێت بۆ دۆدا چوون و سندیکان ڕۆژنامە نووسان و بە کۆمەڵە خەڵکی پسپۆڕوانە تیا بەشدار بوون وە لەگەڵ چ کۆمەڵە ڕێکخراوە سنتەری میتر بۆی بتوانرێت چۆن لە کاتی شەڕیدا عشە بەداخەوە میدیات هەنێ دەوری خراپبینی کە لە بەرەکانی جەنگا پەخشی ڕاستەوخۆیەکە دوای بە نەتیجە هەر بە فشاری ئەوان ئەو کارن تۆزە کۆن سنووردار کرا دەکرێت لێرە ئێمە لەم لەوەی کە بابەتەکە باس کرا بتوانرێت فشار لەسەر پەرلەمان دروستکە بۆ بتوانێت یاسایەک دەربکرێت بۆ ئەم یاسای لانی کەم یاخۆ یاساکان چاک بکرێت بۆی بتوانێت ئەو تاوانانە یاخود ئەو کێشانە دووبار نەبێتەوە. دکتۆر سامان بەڕێستان لە سەرەتادا باستان لە ڕۆژنامەی زەرد کرد ئامۆژگاری ئێوە چێ بۆ ئەو میدیانی کە لە پێناو وەکو کۆتا پرسیاریشم بێ بۆ بەڕێستان لە پێناو کۆکردنەوەی زۆرترین بینەر زۆرترین خوێنەر ئیش لەسەر ئەو گرتە ڤیددیۆی و ئەو وێنانە دەکەن کە زۆرترین وروژاندنی تێدا بۆ کەسی سێ کرد. ئامۆژگاریتان چییە کە پابند بن بە ڕێسا و بنەما ئیتیکی ئەخلاقیەکانی کاری ڕۆژنامەوانی؟ بەڵێ هەروکو باسیشم کرد کۆمەلگا بە چاوێکی گەورەوە سێری ڕۆژنامە نووس و ڕاگەاندن کارەکە لە بەرەوەی پیشەیەکی دەستداوەتێکە بۆ پێکانی بەرژەوەندی گشتیە وەکو پیشەی پێشمەرگایەتی یان هەندێک کاری دیکە بۆیە دەبێت پیشەی ئیستیغلال نەکرێ بۆ ناوبانگ دەرکردن بە شێوازێکی نامەشرۆ بە شێوازی مەشرۆ بێگومان ناوبانگ دەرکردن مەشروعە ئاساییە و بۆ بەرژەوەندی تایبەتی و بەرژەوەندی گروپێک یان حیزبێکە جۆرەکە لە جۆرەکانی گروپ لەنە ئەوانە تووشی سەرزەنیش دەبنەوە سزایانەیە سزاکە شەرنیەتەنە سزای قانونی بێکە دەزانین سزاکان چیە سزای ئەخلاقی هەیە کە بریتە لە بچووکبوونەوەیان لەناو کۆمەلگا بچووکبوونەوەیان لەناو وەسەتەی ئەعلامیەکەیاندا بە پێچەوانەوە ئەوانە دەمێنەوە ئەوانە
ئەوانە وەکو ئەستێرێک دەدرەوشێنەوە کە ڕۆژنامەنووسی پرۆفشناڵن ئەمانە ناویان تۆبارەکەن بە لە مێژووی میدیا و ڕۆژنامەگەری کوردیا کە بەو شێوازە کارەکەن کە وەکۆڵی خەمێکیان هەڵگرتووە خەمی پێشخستنی کۆمەلگاکەی خۆیانە چونکە ئەو جیلەی ئێستاکە هەیە و بەڕێوەیە ئەگەر وریانە بین ڕەنگە کاریگەری زۆریان بەسەرەوە بێ ئەو مۆبایل و ئەو یوتوب و ئەتەرنێتی دەستیان داوەتێ هەندێک جار وەکو زەبڵدانێکی ژوایە پڕە لە شتینە خراپ و ناشرین ڕەنگە بتوانین لە تەلەڤیزیۆن و ڕۆژنامەی وەرەقی فلتەری کەینێڵی بڵاوبێتەوە بەڵام لێرەیە زەحمەتە ڕێی لێبگری کە تەنیا خۆی دانیشتۆ لە ژوورێکە بۆیە تاوان ئەنجامەیە ڕەنگ بێ کۆمەڵێشتی دیکە کە پێویست ناکە ئێستا کە باسی پێویستە ئێمە ڕێگای چاری گونجایی بۆ بەڕستان کاک مەخەدەم هیوەکو دوا پرسیاریشم بۆ بەڕستان ئێوە ئامۆژگاریتان چیە بۆ خێزان بۆ پێی کە خێزان تەندروست بوو کۆمەلگا تەندروست دەبێت کە ئەگەر هاتوو میدیا و ڕاگەاندن کەم و کورتی هەبوو خۆی دەستی منداڵەکەی بگرێت لەوەی کە ئەو میدیایی کە کاریگەری خراپ لەسەر منداڵەکەی دادنێت یاخود ئەو سۆشیال میدیا و ئەو یاری و ئەو فیلمانەی کە لە سۆشیال میدیا سەیری دەکرێن دایک و باوکی منداڵەکان خۆیان دەستیان بگرن و نەیهێڵن بۆی کە بەرەو تاوان نەڕۆن وەکو کۆتا پرسیار بۆ بەڕێستان لەم بارەوە چیتان هەیە لە خۆپاراستن باشتر لە خۆچارە سەرکردن بێگومان دەبێت خێزانەکان دایکان باوکان ڕقیبن بەسەر مناڵەکانیانەوە هەرەوە نییە کە تەبگەشە تەمەنیەکی هەرزەکاری ئیتر دەستبەرداری بن و هەموو شتێک لە بەردەستیا بێ بەداخۆ کێشەکان و مشاکلەکانی رو دەست پێکە بۆیە دەکرێت ئاگاداریان بن و ئامۆژگاریان بکەن بۆیە وە متابعیشیان بکەن بزان ئایا چی لە ناو ئەو مۆبایلان یاخۆ ئەو شتانیانێ بۆی بزانن هاوڕێکانیان چێ بۆی بەڕاستی تووشی هەڵا نەبێت ئەلێرەوە تاکو ئەگە تاکو ئەم ئاستەهات دڵنیا ئەو کەسە پارێزرابێ بەڵام ئەگە تۆ بێ ئاگا بلێ و بەناوی ئازادی و بەناو ئەوەی کە تۆ بێ سنوورەکانی ئەم بەزێنرێت و دەستبەرداری بەداخەوە کێشەکەن بۆی دەبێت خێزانەکان ئەگە بێت و لە ناو ئاگرێکشە دەبێت خۆیان پەرژینێکی بتەوە بۆ خۆیان دروستکەن لایەنی کەم بتوان خۆیان پارێزن لەو ئاگرە زۆر سپاس بۆ بەڕێز مخەدەم هیوا کەریم و تەبێژی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تون و تویژی دژی ئافرەتان و خێزان هەروەها دکتۆر سامان فەوزی مامۆستای زانکۆ لە سودەکانمان سپاس بۆ ئامادەبوونی هەرسپاس بەڕێزان لێرەدا بەم شێوە کۆتایمان هێنا بە ماڵخەی بەرنامەی گفتوگۆ تا بێگەیشتنەوە لە گفتوگۆیەکی دیکە و لەسەر تەوەرێکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم خواتان لەگەڵ